ئیرۆ شنگال باژارێ سنوونێ ئەم خوڕە وەک ژیانەکە ئارام دەرباستکن ژیانەکە سەربخۆ دەرباستکن ما ئەف خوڕە ئەف بیت پلاستیکی خوڕە چاندینە ئەڤە کەیتە هەیڤونیڤەکێ ئەم ینی ئەم پیڤە مشغولت بن وەک دەبارە مالێ ئەم ژیانە خواپی دەرباستکن ینی کارێکی باشە ئینتاجێکی باش دەرتینێ هەشتی ئادارێ مەچاند 45 ڕۆژە کەتە بەری خۆدا و ئەم ئەوە چەند ڕۆژە ئەم ژی قوتتکن و ژیت خۆن و ینی وەک ئیرۆ ئەم ژیانەکە سەربەست خۆش ئەم دەرباستکردن شنگالێ و ئەم دەنگێ خۆدگیهینە ملەتێ خوا کەل باشوور ڕوونشتی کەلوان کەمپادە ڕوونشتی هەرێک بێ کارێکی شنگال بکە سەر ئاخا شنگال ڕەوشەکە ئارام ینی ئەمانەکە شنگالێ دەهای تجیانینە شخۆرە بێنە سەر ئاخاخوا ئاواخوا شخۆرە کارێکی بکەین باخچە ینی ملەتێ ما وەروێدرێ کەتێ سەر بوستانە بوستان چاندینە دیسا وەک ساڵی ڕەبیعاوان لێ مخابن ئیسال ئەڤە چەند ساڵە بە 5 ساڵە ئەس فەرمانی وردا ئەس هاتیمە سەرێ هاتیمە ئاخا شنگال بەگەریایمە 2014 ئەز vê ئاخێ بەگەریام هەتا ڕۆژە ئیرۆ ژیانێ سەرورتکم ینی خۆرە کارت مەشینم دەبارە ماڵتکم ینی وەکو گوتی کارێکی سەربەست سەرخوا خۆش ینی نەر بن زەختێ زرمێ زۆرێ وەلا ساڵا ئەوەلە مچاندینە بەس موسم هەینە موسمێ خەیارە هەیە شتوی هەیە و سەیفی هەیە ینی ئەو هەتا هەیوا 10 میوان بچینن پشڕە مێڕاکن ئەمێ تڤرا بچینن زلخا بچینن پارپارکێ کراف سێوان ینی ئەو کارژی وێر بندە مەشاندن وەکا کار و بابا و مرۆڤ ئەردێ خۆی دەرکەوێ و مرۆڤ ینی ئێزدایە خۆ دەرکەوێ ینی هەکە جای شنگالێ نەبێ بەهۆر بکە ئێزدای نینە ئێزدای نینە ئەساسا ملەتێ ئێزدی چای شنگالێ و سپاسیاوەت کرد